بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای ماوەیەک ملوێنانی لە سەراستی هەرێم و بەغداد ئەمڕۆ هەرێکە لە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان و بافڵ تاڵەبانی هاوسەرۆکیەکێتی لە پیرمام کۆبوونەوە چەندە ساڕاگەنداویکی فەرمیان لەبارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکانەوە بەڵام سەرچاوە فەرمیەکان ئاماژەوە دەکەن کە سەرۆکی پارتی دوو بژاردەی خستۆتە بەردەم هاوسەرۆکیەکێتی لەوانە سەرۆکۆمار بۆ پارتی پۆست حکومەکانی دیکە بۆ یەکێتی بێ یاخود کشانەوەی هەرێکە لە هۆشیار زێباری و دکتۆر بەرهەم و کاندیدکردنی کەسێکی دیکە کردو لە لەسەری ڕازی بن. ئەم پرسە بە میواندەرێک لە بەڕێزان دکتۆر حیلمی ڕەسوڵ مامۆستای زانکۆ لە سۆدوی سەرکێڕوا لە هەولێرە و دکتۆر سامانشاڵی چاودێری سیاسی و مامۆستای زانکۆ تاوتوی ئەم پرسە دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. دکتۆر بەخێر بن سەبارەت بە ناوڕۆکی کۆبوونەوەکەی بارزانی و بافڵ تاڵەبانی هیچی فەرمی هەیە و ئەو زانیارانەی کەرایەوە هەنوەک و چاودێرێک چی تازە هەیە بڵێن ماوەی کە گرژی دروست بوو لە بەغدا لە نێوان پارتی یەکێتی کۆبوونەوە؟ طبعا هەتاکو ئەو دەقەیە هیچ ڕاگەیاندراوێکی فەرمی نییە کە لەسەر چ شتێک ڕێکەوتون تەنیا ئەو پێشبینیانەیە کە ڕۆژنامەنووسان لە ئەنجامی چاودێریکردنی خۆیانەوە چەند کەناڵێکی هەم حزبی و هەم ناحزبی شتێکیان لەسەری تۆ گوایە کۆمەڵێک پێشنیاریان بۆ یەکتری کردووە بۆ ڕێکەوتن بافڵ تاڵەبانی سەردانی پیرمامی کردووە بۆ لای بەڕێز کاک مەسعود، بەڵام هەتاکوی ئێستا نازانن ئەو بژاردانە چین کە خستویانەتە بەردەم یەکتری. باشە بەس ئەو بژاردنەی کە باز دەکرێت بۆ نمونەیە کەمیان مەسەلەی پۆستی سەرۆکۆمار بۆ پارتی بێ ئەگەر وەکو ئەگەرێ لە بەرامبەرەیەکێتی پۆستەکانی تر وەرگرێت بژاردێکی باشە بۆ ڕێکەوتن یاخود پێ دوایەکێتی چی دەکات لە بەردەم بژاردەیە؟ بە جۆرەی ئەو ڕاگەیاندراوانە بە جۆرەی ئەو ڕاوێژانەی کە سەرکردایەتی لە ناوێکتریا کردوێتی دیارە ئەوان کاک بەرهەمیان بۆ ئەو پۆستە و کاندید کردووە بە هەمان شێوە یەکێتی موسڕە یان مکوڕە لەسەر ئەوەی کە پۆستی سەرۆکایەتی کۆمار لای ئەو بێت جا بە هەر نرخێک بێت ئەو شەڕەی بەرپا کردووە لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە هەتاکوی ئێستا نەیانوتووە کە ئێمە دەستبەرداری ئەو پۆستە ئەبین لە بەرامبەر وەرگرتنی پۆستەکانی تری حکوومەتی ناوەندی بەڕاستی. بەزە و سوربوونە لە پێناوی چییە کە خۆ دەڵی شەڕێکشی بەرپا کردووە یەکێتیە و لەسەر سەرۆک کۆمار یەکێتی تقریبان پشت بەو ڕێکەوت نابەستێک کە زوو لەگەڵ پارتیا هەی بووە لە بەرامبەر پۆستی سەرۆکی هەرێمە لە ڕێکەوت نامی استراتیژی هەردووچیان ڕێکەوتنیان لەسەر کردو هەردووچیان لۆبیان بۆ یەکدی کردووە ئەو کاتە بۆ ئەوەی کە سەرۆکایەتی کۆمار لای یەکێتی نیشتیمانی کوردستان بە یەکێتی ئەو پۆستە بە پۆستێکی حەیەوی دیبلۆماسی بوونی پەیوەندی لەگەڵ وڵاتانی دەرە و هەرێمایەتی لە قازانجی خۆیدا دەبینێتەوە بەوەی کە دەبینین پارتی لە بە زۆری نەوکەمینە کە ئەو شەراکەتەیان ئەو شەرەکەتی کە لەگەڵ یەکێتیا هەیبووە وردەوردەوای کردووە کە جمگە سەرێکیەکانی دەسەڵات لە هەرێم بگرێتە دەست بە هەمان شێوە ئەو منفەزەی کە یەکێتی هەیەی لە سەرۆکایەتی کۆمار ئەوێت ئەو شتە بگرێتە دەست بەڕاستی ئەو پۆستە بگرێتە دەست لە پێناو ئەو بەرژەوەندیانەیە کە خۆی هەیەی و ئەوێ بەرپای بکات بەس پۆستەکە جگە دوای لەسەر مەسەلەی کورد بۆ یەکێتی سوودی هەیە بۆە پۆستەکە چکە بازەوەی کە ڕخنە دەگرێت لە سەر کۆماری ئێستا هەندێک دەڵێن گوایە یەکێتی ڕخنەی هەیە کە وەکو پێویست وەکو بڵێن چی تێدا بۆ یەکێتی سەر کۆمار بۆ نمونە یەکێتی وەکو خۆی کە دەیبینێت هاوسەنگیێکی زۆر بە تایبەتی لە ڕێگەی کەسایەتی کاکتۆر بەرهەمەوە هاوسەنگیێکی زۆر جوانی ڕاگرتووە بەوەی کە توانیوێتی چەتی کۆکەرەوەی هەموو لایەنەکان سوننە شیعە کورد بە یەک چاو تەماشاکردن بۆ وەکو پارێزەری دەستور وەکو ئەو ڕەمزەی کە لە بەغدایەتی وکو ئەو سوێندەی کە خوراوە پێی وایە کە کاک بەرهەمیشێک بۆ لەو کاراکتەرە جوانانەی کە توانیوێتی ئەو هاوسەنگی بۆ پارێزێ و نەتوانێت لاگیری یعنی ئەو لاگیری بۆ هیچ لایەنێکی دیکە لە عێراقدا بکات هۆکاری ئەمەیە کە پابەندە بەو پۆستە و هەتاکو ئێستا. باش دوای لەسەرەگەرەکانی تریش قسە دەکەین. کاک تۆ سامان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت وەکو چاودێرێکیش ئەو زانانەی کە لای بەڕێزتان ئەنجامی کۆبوونەوەکەی بارزانی بافڵ تاڵەبانی ئەرێنی بووە یاخود ئەگەرەکانی بەردەم هەردوو حیزبەکە چین ئێستا دوایە و کۆبوونەوەی؟ طبعا پێشەکی سپاس بۆ ئێوەی بەڕێز و بینەرانی پەیام و سڵاو بۆ میوانە بەڕێزەکەت. طبعا ئەگەر سەیری وەزعەکە بکەین لە هەفتەیە لەمەوە پێشیان دوو هەفتە ئەگەری مەترسی گەورە هەبوو لەسەر هەرێمی کوردستان ئەگەر ئەم دوو بەربژێرە چنە ناو پەرلەمانەوە و هەت کامێکیان بیباتەوە کوردستان زۆر دابەژە بێت
ومەترسی ئەوە بوو وەزعی خەڵکیشی خستە مەترسیەوە و هەروە تەسیرێکی زۆریشی خستە سەر بازار. بەڵام ئەوەی دڵخۆشە ئەم جارە و من دائیمەن ڕۆژبینم کە ئەوە ئەبێت چونکە ئیمانم بە حکمە و قیادەی کورد هەیە کە بتوانم بگەنە ڕێکەوتنیەک. ئەم جارە بۆ گفتوگۆ نەچووبوون، ئەم جارە دانیشتەکەیان بۆ ڕێکەوتن چوون. اینجا ئەم ڕێکەوتنانە هەردووکیان گەشتونەتە قەناعەتێک کە ئەبێ ڕێبکەون و ئەمە داوای نەوەکو هەر هەرێمی کوردستانە، خەڵکی هەرێمی کوردستانە، بەڵکو دۆستەکانمان لە ئەمریکا و لە ئۆروپاش داوایان کردووە کە ئەبێ هەرێم بەهێز بێ و قبوڵی ناکەن لە هیچ حیزبێک لەم دوو حیزبە کە ببن بە سەبەبی ئەوەی کە هەرێمی کوردستان دابەش کرێت. لەبەر ئەوە تەماشاکەی ئیمڕۆ ئەو دانیشتنێکی پۆزەتیف بوو و هیواداریشین کە نەتیجەی ئەم دانیشتنە کە ئێستا مەکتەبی سیاسی یەکێتی لە کۆبوونەوەیە بۆ ئەوەی ئەم تێگەشتنە پەسەند بکرێت و هیوادارین ئیمڕۆ لە قەڵاچۆڵانەوە دووکەڵی سپی هەستێت بۆ ئەوەی خەڵکەکەش بە ئارامی بەرەو ڕۆژی یەکشەمەیان دووشەمە کە کۆبوونەوەکە ئەکرێت مشکلەکە حەل بێت. ئەم ئەگەرانە چین وەکو ئەتەوێت جەنابێت بەحسی ئەگەری دوو ئەگەری کرد کە یەکیان ئەوەیە کە لەم دوو بەربژێرە کەسیان نەبێ یەکێکیکە یەکێتی ڕێبکەون لەسەری هەردوو لا ڕێبکەون لەسەر کەسایەتێک لە ناو یەکێتیە و پارتی مەقابلی ئەوە نائیبی سەرۆکی وەزیران و وەزارەتە سیادەکەش وەرەگرێت، لەوانەشە محافظی کەرکووش. ئەمە ئەگەرێکە. ئەگەری دووهەم بەعەکسەوە بێت، ئەگەر هاتوو پارتی وەریگرێت ئەبێ ئەویش بە هەمان شێوە ئەو پۆستانە باتە دەست یەکێتی و هەروە لەوانەیە پۆستی کەس لە ناو هەرێمی کوردستانە. ئەگەری سێهەم ئەوەیە کە 4 ساڵ بەلای دەست یەکێتیەوە بێ، بەڵام ئەو بەربژێرە ڕێبکەون لەسەری و 4 ساڵی تریش لای یەکێتی بێت، لای یەکێتی بێ و چواری یەکێتی تەواوە بێ دوای ئەم دەورەیە 4 دەورەی کەش لای پارتی بێعنی پێڵین 4/4. ئەوەش ئەگەری سێهەمە. طبعا ئەگەری چوارهەم ئەوەیە ئەگەر هەر یعنی ئیمڕۆ خوا نەخواستە ئەگەر نەکەوتنە ڕێکەوتنەکە کە هەموو عالەم زۆر گەشتبینە و هەندێک ناویش خراوەتە ناو تۆری میدیاکانەوە ئەتر تەئەهولاتە ئەوە، بەڵام ناوێک هەیە ڕێکەوتون لەسەری. ئەگەر هاتوو ئەگەر ئەمەش نەبێت طبعا ئینتیزارەکەنە تاکن ڕۆژی یەکشەمە کە محکەمەی ئیتیحادی قرارەکەی چی ئەبێت و ئەوساکە هەردوو بەربژێرەکە ئەکشێنەوە و بەربژێری یەکگرتووی پارتی و یەکێتی پێشکەش دەکرێت و ئەویش ڕۆژی دووشەممە دەنگی لەسەرێرە. باش. ئەگەری چوارەم ئەوەیە کە بەرامبەری یەک بۆستنەوە کە ئەم دووهنە ئەوساکە پەرلەمانی عێراق قەرارەیە وەکو 2010، بەڵام ئەوەی کە ڕوویان لە 2010 با بڵێن ئەگەر دیموکراسێتە ئەبێ ئەو لایە کە دۆڕانیشی ئەبێ قبوڵی بکات، چونکە ئەمە ئەگەر ئیمانیان بە دیموکراسیەت هەبێت. اینجا هیوادارین ئێمە ئەگەر خوا نەخواستە بگەینە ئەگەری چوارهەم هەچ شتێ ڕوو بە پارتی بیباتەوە یان یەکێتی بیباتەوە وانە بێ ئەوە تەسیر بکاتە سەر هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک، چونکە کەس لیان قبول ناکات و میلەتیش رازی نابێت کە هیچ یعنی هینێکی هەبێت لەسەر هەرێمی کوردستان. بەنسبەت ئەو ئیتیفاقی استراتیجیەوەیە کە دکتۆر باسی کرد، ئەو ئیتیفاقی استراتیجیە کراوە بۆ 10 ساڵە وەلام ئەو ئیتیفاقیە تەواو بووە و زۆر جار بینیشمان بۆیە تەواو بوو. مەسەلەن تەماشاکە ئەبووایە بە لیستی یەکگرتووی لە 2013 و 18 یان 24 بە یەک لیست هاتنایە خوارەوەکو چۆن لەو پێش بە یەک لیست بوون لە 50 بەڵام ئەم جارە پێکەوە نەبوون. ئەوەش هەر ئیسپاتێکە، بەڵام مهم ئەوەیە لای ئێمە لای خەڵکی ڕۆشنبیر ئەوەیە کە ئەم دوو حیزبە بگەنە ڕێکەوتنیەک و ئینشاءڵڵاش من زۆر دڵم خۆشە کە گەشتونەتە ڕێکەوتنیەک. باشە. بەس دکتۆر بە خوێنەوەی خۆ دەمانەوە ئەگەر نزیکەکەمان پێ بڵێ، ئەگەر نزیکەکەوەیە کار سەر کۆمارەکە لای یەکێتی بێ بەڵام پارتی کاندیدی خۆشە زێباری بکشێتەوە و یەکێتیش دکتۆر بەرهەم کەسێک لە ناوی یەکێتی کەوتت ناوێکیان باسکە ناوکە کێ
یعنی ئەوە ئەگەر نزیکەکەی بکرێ یاخود ئەگەرێکی دوورەوە خۆی ئەگەر ڕێبکەون کە هەردوو کاندیدەکە بکشێنەوە کاندیدێکە بێ لە ناوێکێتیە کە هەموو لایەک لێ رازیە و بەغاش قبوڵیەتی و دەوڵەتانی ئیقلیمی و دەریشەوە هەموو قبوڵیانە بۆ کەسایەتیە و هیواداریشن هەموو ببین بە پشتیوانی بۆی بۆ ئەوەی سەرکەوێت چونکە هەچ کاندیدی بێ کە ئەم دوو حیزبە رازی بێ ئەبێ میلەت پشتگیری بکات بۆ ئەوەی سەرکەوتوو بێت بەهێز بێت بۆی بتوانێت مافەکانی خەڵکی کوردستان بپارێزێت لە ناو دەستوری عێراقا و بێ بە سەرۆکی هەموو عێراق لە ناو ئەوەشە مافەکانی خەڵکی کوردستان بپارێزێت. کێ دکتۆرە ئەو کەسە؟ هەر دکتۆر بەرهەمە یا خەڵکی ترە؟ نا خەڵکی ترە. خەڵکی ترە دەکرێت پێمان بڵێ کێ ئێستا لە دەسەڵاتە خانەنشین بووە بەخوا ئینشاءڵڵا ئەمڕۆ خەبەرەکە گەر بە پارە بێ سبەینە بەلاشە ئەیبیستنەوە ئینشاءڵڵا لەوانەیە تاکوون یەکشەمە ناوەکە ئەعلان نەکرێت بەڵام هیوادارین مهم ئەوەیە لای من ناوەکە بەقەدەر ئەوە مهم نییە کە ئەوەی ڕێکەوتنەکە زۆر گرنگە بۆ خەڵکی کوردستان بۆ هەمومان. باشە بەس خەڵک دەیانەوێت ئەمڕۆ بە پارە بیزانیت تۆ پێم هەم بڵیت. وەڵا گەر بمزانیا پێمەوت بەڵام دڵخۆشکەرەیە ئەوەی کە وتیانە یعنی خەڵکی باشن مادام کووردە مادام حیزبەکان لێ رازیە مادام میلەت لێ رازیە باشە ئەتر بۆ کورد باشە هیواداریشم ئێمە بەو نەفەسە معاملە بکەین نەکەوینە ململانەی چێ مهم ئەوەیە کووردە. باشە کاک عەدنان موفتی ئەو کەسە؟ هەموو ئەگەرەکان کراوەتەوە. یعنی ئەوە بە گوێرەی دکتۆر بێ دەڵی گەرەکان کراوە دکتۆر بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بە بژاردەکان پێ دوای یەکێتی نیشتیمانی دکتۆر بەرهەم بکێشێتەوە لە بەرەم بەشەوە شەر زێباری کاندیدێکی تر وەکەوەی دەڵی دکتۆر دەڵێ ینی ئەوە چاوەڕوان کراوە بێت؟ طبعا دکتۆر بە نەفەسێکی زۆر جوانەوە باسی لە ڕێکەوتن کرد بۆ چوونی من ڕێکەوتنی نێوان ئەو دوو حزبە ئەگەر بێت و نەکرێت خوا نەخواستە لە ئێمە بۆسمان ئیم ڕۆباز ئەگەرەکەین هیچ زانیارێکمان لەبەردەست نییە دەربارەی هەم کاندیدەکان ئەوانەی کە پێشکەش کراون ناسراون ئەوانەی کە بەتەمان پێشکەش بکرێن هەر ناسراون و ناویان دێت جارجار بەڵام هەر کەسە و شتێکی لەسەر هەیە ئەگەر بێت و ڕێکەوتن نەکرێ بەڕاستی هەروەکو چۆن مەسەلەی کەرکووک بەلایەکەوت لە بین هەردووچانە لە نێوان ململانی هەردوو لاو پارێزگارە بەڵێ قوربان ئەو کاتە لە بینی هەردووچانە عەرەبێشاندانە هەموو جار لە مقابلەکانی تۆشە باسی کە ڕێکەوتنم نەکردو ئەمود لەسەر دانانی کارگوزارێک لە مەکتەبێکی پەنجاعەلیان ڕێک نەکەوتن لە بینیانیان ڕەگەزێکی تورکمانیان ڕەگەزێکی عەرەبیان داناوە بۆیە بە هەر حاڵ ئەگەر بێت و ڕێکەوتن بکرێ لەسەر ئەوەی کە کوردێک و هەردوو لا لەسەری ئیتیفاق بکەن ئەمە شتێکی زۆر زۆر باشەوەکو دکتۆر ئاماژەی پێکرد ئەگەر خوا نەخواستە بەم نەفەسەوە معاملەی لەگەڵا بکرێن مامەڵەی لەگەڵا بکرێ لە ماوەی 4 ساڵترە ئەو پۆستەش لە دەست کوور دەچێت بە هەر حاڵێک بێ لەبەر ئەوەی ئەو لایەنەی کە باسی زۆرینە و کەمینە ئەکات و هەڵوەشانەوەی ڕێکەوتنامەی استراتیجی ئەکات وا دەکات کە ئەو ئەگەرانە کراوە بن بەوەی کە ئەوان ئیتیفاقیان لەگەڵ ئەو لایەنە سونە و لایەنی شیع و مقتەدایە کردووە ئەوانە لە هەر حاڵەتێکا بێ زۆرینە بەرامبەر ڕێکەوتنە سێ قۆڵە لە داهاتووە دەکات کورسەر و کۆمارە دەست بزە بە زۆرینە و ئەو ڕێکەوتن نامە سێ قۆڵی لەبەر هەتای سەر ناوەڕۆکەی دیار نیە ئەوەی کە دیارە گۆڕینی ئەوەی کە دیارە و داواکراوە تەنیا گۆڕینی بەرەمساڵە بۆ کاندیدێکی ترە جینا هیچ شتێک نەکراوە کات چی بەرجاو ڕوونیەکەیە چی ئەلانیەکەیەکە لەو ڕێکەوتنیا باسی ئەوە کرابێکە ئەو مافانە تە مافی سەرەتایەکان باسی مادی 140 و باسی ناوچە دابڕێنراوەکان و باسی ئەوانە هەر هیچ ئەوە باز نەکراوە وەکو مافە سەرەتایەکانی ئەوەی کە مانگانە موچە بۆ خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت و مۆزەفەکان دێت ئایا یەک لایەن تاکو ئێستا دانیشتونە ئەو هەموو بەلبەلێ لە دەیدەوە کە دەستی پێکردووە یەک وەرەقەیەک لە بینیانە باسی مافی هاوڵاتی بود مافی هاوڵاتیانی عێراق و کوردستان کراوە ئەگەر کراوە بە ئاشکرایکەن بڵێن ئێمە لەسەر ئێمە ڕێک نەکەوتوینە ئەوەی کە ئێستا لەسەریشی کە یەکێتی ڕەنگە ئەگەر لەسەر وەکوتم حەزەکەم بگەنە ئەنجام تەنیا مەبەستی گۆڕینی کەسێکە لێرەدا کە ئەوە ئەگەڕێتەوە بۆ ڕق و حەقد و چینەی شخصی بەرامبەر کەسێک کە لە سوود زیاتر
کوردستان و بۆ عێراقیش هیچ سوودێکی نەبووە. پارتی بەرامبەر دکتۆر بەرهەمەتی ڕقی شخصیە بە بۆچوونی من بڵێ بۆچوونی ڕسمیەتی نێت چون وەگەجێتی قسە ناکەم وەکو شخصی خۆت چکەوان دەڵێن لە ئیجماعی کوردی لایداوە لە 2010 ئەخر بەچی شتێکی بۆ کەرکک نەکردووە وا دەڵێن ئەو قسەیەوانە بۆ نمونە تعریب هەبووی چی نەکردووە دەڵێن لەو ماوەدەی چی نەکردووە. باشە کا حەکیم خۆیان لە ئاستی زۆر باڵایە هەم بەڕێز کاک مەسعود هەموو بەڕێزەکانیان هەموو باز لەوە دەکەن کە ئەم پۆستە بە هیچ شێوەیەک پۆستێکی تەشریفاتیە بەڵام ئەگەر لایەنێک بیەوێت کە ببێتە مەسەلەی ڕەمەز یان بڵێ کە قسەم تیا کردووە کە کاک حەکیم نەبێ مەسەلەی قسەکردن و قسە نەشکاندن لە سیاسەتان نییە بریتیە لە ڕێکەوتن لەسەر کۆمەڵی ئەوراق ئەوان لەسەر چی کۆمەڵ ئەوراقی ڕێکەوتووە هەتاکو ئەمانیش کاندیدەکەی خۆیان بکشێنەوە بۆیە بەلای بنەوە ڕقەکە ڕقێکی شخصیە و ڕقێکە کەدی بەو نیە کەشتی بۆ خەڵک نەکرد بێ لە هیچ پەیوەندیەکی نییە بەرەم ساڵە هەم باگراوندی کۆنی و هەم باگراوندی ئێستش ئەموو جاربا ئەوە دووبارە نەبێتەوە خۆ لە مقابلەی شەرقیەیە کە بەڕێز کاک نێسیروان بەرزانی وتی ڕۆژێ لە ڕۆژان بەرهەم ساڵح تەقسیری نەکردو بەرامبەر هەم بەگەلی عێراق و هەم بەگەلی کوردستان. جێگری دووەمی پەرلەمانیان دکتۆر بەشیر حەداد بە هەمان شێوە وتی کاک بەرهەم دایمە چەتری کۆکەرەوەی لایەنە ناکۆکەکان بۆچی ڤیتۆیان لەسەر هەیە مادام ئەم ڤیتۆیە پێیان وایە لە ساڵی 2018 لە پرۆسەیەکی دیموکراتیدا بەرهەم ساڵح نەکشاوەتەوە لە کاندیدەکەی ئەوانی بردوتەوە بۆتە جۆرێک لە عقدەیەک کە لایەن دروست بوو. بەس پێ دوای یاساییەتی دکتۆر بەرهەم دەکێشێتەوە چکە ئێستا ئەو زانیاری نافەرمیە دەڵێن یەکێک لە ئەگەرەکانەوەیە پارتی و شەرزێباری بکێشێتەوە لە بەرامبەریشە یەکێتی دکتۆر بەرهەم بکێشێتەوە. ئەمە گەمەیەکی سیاسیە گەمەیەکی دیموکراتیە لە جێمی یەکەمدا کاک بەرهەم چۆتە پێشەوە وەتوانیوێتی لە جێمی یەکەمدا بیباتەوە بەوەی کە محکمەی ئیتیحادی و هەموو لایەنەکان و سۆشیال میدیا و شارعی عەرەبی هەمووی بەرامبەر کاندیدەکەی پارتی دیموکراتی کوردستان هاتنە جواب بەوەی کە کەسێک لەسەر گەندەڵی پێی ئەوترێ مەشهود نەک ئەوەی وەرە بسەلمێنرێ بە ڤیدیۆ هەیە لێکۆڵینەوەی لەگەڵ دەکرێت سەحبی سقەی لێکراوە خۆ ئەمانە هیچی بوختان نین لەگەڵ ڕێز و یعنی ڕێزێکی زۆرمان بۆ کاگوشار کە ماوەیەکی زۆر لە هینا بووە لە وەزارەتی خارجیا بووە و یەکێک بۆ لەوانی بەشداری دەستوری کردووە و یەکێکە لە ئەمریکا و لێرەژێکێکە لە دۆستەکانی کاک بەرهەم ساڵح بەڕاستی بێزگە وەکو لە ئاستی شخصی وەکو ئاستیش کابرایەکە ڕۆڵی بەرچاوی هەبووە بەڵام دەرکراوە لەسەر مەلەفی فەساد کە دەرکراوە لە جێمی یەکەمدا یەکێتی بە سەرۆکایەتی دکتۆر بەرهەم ساڵح توانیوێتی جێمی یاریەکە بەرێتەوە بەڵام بەسکۆ دەستکەوتی چییە بۆ بردنەوە کە خۆی ئێستا سەرۆکۆمارێکرا نەبووەوە بڵام سەرۆکۆمارێکلا نەبووەوە ئەخە پێڵم کە دوو جێمە ئەو جەمەی کە تو ئەتەوێ باسیکەین ئایا یەکێتی ئەگەر بزانێ دەگاتە ماڵوێرانی بۆ کورد لەسەر ئەوەی کە قسەی شخصێک نەشکێ و هەموو شیعە و سونە دەوڵەتی ئیقلیمیەکان لەسەر ئەوە بوەستن کە پرۆسی سیاسی لەلایەن کەسێکەوە پەکی دەخرێت بۆ عێراق بەڕاستی من پێم وایە شتێکی زۆر تەبیعیە بێت ئەگەر یەکێتی کاندیدێکی تری هەبێ بۆ ئەو پۆستە لەبەرەوەی کاک بەرهەم ساڵح خۆی کەسێکە بڕای بەو گەمە سیاسیانە هەیە بڕای بەبردنەوە هەیە و بڕای بە دۆڕانیش هەیە. بەس قازانجەکە یەکێتی ئەگەر دکتۆر بەرهەم بکێشێتەوە باوە بۆ دوای دەکرێمەوە دکتۆر سامان بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە سەرۆکۆمار ئەم جارە کە پارتی ئێستا پێشنیازی کردووە سەرۆکۆمار بۆ خۆی بێ و پۆستە حکومیەکان بۆ یەکێتی بەکو یەکێک لە بژاردەکان پارتی دەوێت چی بکات بە سەرۆکۆمار یاخود ئەو ڕۆڵەی کە هیچ دەتوانێت هیچ بکات لە سەرۆکۆماری پارتی یاخود وەکەوەی دەڵێ کە دەیانەوێت و پۆستانێک کە لە هەرێم بڵێن کۆنتترۆلی کردووە بەغداش کۆنتترۆل کات. طبعا من دیفاع بۆم نییە لە باتی پارتی دیموکراتی کوردستان وەکو چاودێرێک بەڵێ چکە ئەوان نەتوانن خۆیان جوابی ئەو جوابە بنەوە بەڵام وەکو چاودێرێکی سیاسی کە خوێندنەوەی بۆ ئەەکەم ئەوان ئەڵێن یعنی گوایە چوار دەورەیە لای دوو جار لای مامجەلال دکتۆر فواد دکتۆر بەرهەم کاتی ئێمە شاتۆ کە ئەو پۆستانە ئاڵوگۆڕی تا بکرێت ئەمە بۆ چوونی ئەوانە من یەکشتە حەزەکەم بڵێم ئەمە گێم نییە یاری بە مقدراتی خەڵکی کوردستانە و گێمی یەکەم و گێمی دووەم و گێمی سێهەم ئەمە نابێ بکرێت ئەمە لەسەر حسابی خەڵکی کوردستانە ئەمە لەسەر خەڵکی مافەکانی خەڵکی کوردستانە نابێ ئێمە لە هیچ حزبێکەوە
لە هیچ کەسێکەوە قبول کرێت کە مەسیری ئەم هەرێمە تێک بات. يعني من هو ألم بو حمو حزب كاني كردستان ألم نابي يكز ببي بسببي أو أجر بارتي بي أجر إيجتي بي أجر إسلامي بي أجر علماني بي مهم نيا لايمن بلا مهم أوي نابي إما هريمي كردستان تيك بدين مثلا كأوي سروكي هريمي كردستان سروكي كوماري عراق تشريفاتيني وكو خلقلين هي قوتي هي أتواني ياسا بنيري بو برلمان تصديقي بكن ياسا كي قفتو قوي لسر كريا حامي دستورة أبا همو عراق وكو يكسير كا أبي نامي جيهبي كبتواني تدخل لبعض هندية قضايا جرينك وكو مسألة تعريبكو جناب أما جاي بوكر لسر مسألة كانيكا أو تعدى لسر هريمي كردستان يعني دكتور برهم كم ترخمي كدو بو چوني برزك سناكا والله دكتور برهام خو إيشكاني خوي ديارة مثلا أو شتاني كراوة تعريبه ولا تسخرماتي كريه ولا شناني كأكريه أو تعداني كأكريه لسر بصاروخ ولا هريمي كردستان هريه نازانم براستي أبوها زياتر بهاتا دنگ أبوها زياتر سقلي خوي بكار بينا خو رئيس وزراء تقريبا يعني يكن لقى رئيس وزراء يعني مس خاصة مسألة تعريبك أو منطقاني كبلين لجرد فراغي شي أمنيتها إيتواني زياتر جخت كاتو كأم فراغني اللي بوي هريمي كردستان بوي بيجمرقا شهيد نكريت أن إيتواني هندية بيجري داقريت شون أتواني ليش أتواني لجنوبيش لسر مظاهرة كان طبعا تأيدي مظاهرة كان كير بلانقاتي داننا كبالضغط بقاته سري كبتوانيا يعني وكو عراق سير يعني إمنالين هرمي كردستان أبوها هندي شت هي لبر مصالح لبر أويك هن بي أبوها دوري زياتر بوها نالن دوري نبوها دوري زياتر هبوها دوري كي بهستر هبوها چوكا أو حامي دستورة حامي دستور بعام أبي دوري كي بقوتي هبي وهزي كي هبي ببي دستور باشە بەس پێ دوای ئەگەر پارتی سەر و کۆمارۆرە بێ دەتوانێت شتێکی باشتر بکات لەبارەی ١40 لە ناوچە جێناوکان پێ دوای وەکو پێش بینی خوێنەوەی خۆت پارتی توانێت شتێکی جیاوازتر بکات من اعتماد ناڵم پارتی ئەتوانێت ئەو شخصە ئەتوانێت ئەگەر پارتی بینێریانی کێتی بینێرە بڵێن ئەگەر تۆ هەر لەسەر پارتیە پارتی ئەگەر بچێت بتوانێت ئەو قسانەی کە منی کەم بتوانێت بیکە بە قوت بێتەوە باشە بەڵام ئەوش ئەگەر هەر وەکو خۆی بمێنێتەوە هەر لەبەر ئەوەی تەوافقێکیان هینێ حلفێکیان هەیە لەو حلفا لەو چوارچێوەی حلفا نەتوانێت شت بکات ئەوە هەر زەرەرە بۆ کورد چۆن ئەمە زەرەرە ئەوەش هەر زەرەرە یعنی لێرە مهم ئەوەیە یەکێ بچێتە بەغا کە بتوانێت خزمەتی عراق و خەڵکی کوردستان بە تایبەتی بکە بە پێی مافە دەستوریەکان ئەوە مهمە لای ئێمە ئەو مهمی ترکیە چ حیزبێکە چ حیزبێ نییە باشە بەس بێلایەنێک بچێت بۆ بێلایەنێک نەچێت کە بتوانێت بەڕاستی قاچداگرێ و بتوانن ئەم دوو حیزبە هەردووکیان پشتگیری بکەن بۆ میسالێک یعنی مهم ئەوەیە ئەو کەسە بتوانێت ئەو مافە دەستوریانە ئەو مافانەی کە لە هەرێم مافی مادەی 140 هەیە یاسای نەوتوغازت هەیە مشکلەی پێشمەرگەت هەیە هەموو ساڵێ مشکلەی بوجەت هەیە مشکلەی ئەحساءت هەیە ئەمانە ئەبێ نەختی بەهێز بێ بیجوڵێنێت ناتوانانی تۆ دابنیشیت هەر دەورە لە دوای دەورە هەر ئەم مەوزوعانە هەر پاڵی پێ بدرێت ئەبێ ئەوە چ لە ناو پەرلەمانە لەگەڵ ئەم حەلیفە تازانە بۆ زانیارەی کە من هەمە با بڵێن شیکردنەوەیە بەڵێ اتفاق کراوە لەسەر زۆر خاڵ لەگەڵ حەلیفەکانێت سونە چ سەدر بەڵام دیارە ئەم تەحالوفات تاکوشتە هێشتام زۆر ئەعلان نەکراوە نە سونە ئەعلانی کردووە نە کورد نە سەدریش ئەعلانی کردووە بەڵام تێگەشتێکی زۆر گفتوگۆیەکی زۆر کراوە دەزانن چەند مانگێک ینی 6 مانگە پارتی گفتوگۆ کا لەگەڵ ئەم لایەنانە باشە دەگەڕێم وڵات دواتر لەسەر ڕێکەوتن سێ قۆڵێکە قسە دەکەین بەڵام سەبارەت بە ئەگەرەکەی ئێستا ئەنی پێ دوای یەکشەممە دادگای فیدراڵی چۆن بڕیار لە چارنووسی هەوشار زێباری دەدا وەکشانەوەشی مسۆگەرە پێ دوای هەوشار زێباری لە پرۆسی کاندید بوونەکە و ئێستا پارتی باز لە کاندیدی یەدەک دەکرێت لایشاندا فواد حسێن طبعا من بەڕاستی پێ بڵم بەنسبەت کاگوشیار خۆیەوە
زۆر گرنگە محکەمەی ئیتیحادی قەرارەکە چۆن ئەدات چونکە ئەوە نۆکو هەر مستەقبەلی سیاسیشی هی نەکات لە عێراقە بەڵام ئەو زانیاریانەی کە هەمە لەوانەیە لە ساڵحی کاگوشیار بێ بەڵام دوای ئەوە کاگوشیار ئەکشێتەوە و مەقابلیشی ئەبێ دکتۆر بەرهەم بکشێنەوە و ئەگەر نەکشانەوتم ئەو ئەگەرەیە هەردوو لاچنە ناو پەرلەمانەوە و هەردوو لا قوبولی ئەوی تر بکەن بە دیموکراسیەت ئەگەر پارتی بردیەوە وەکو چۆن یەکێتی کە بردیەوە پارتی اعتیادی بوو لای و مامەڵیان لەگەڵ دکتۆر بەرهەمدان هەرێمی کوردستان و فەرشی سووریشان بۆ داخست یەکێتی دەنگی نا بۆ کاگنیشیروان بێ بە سەرۆکی هەرێم پارتی قسەی نەکرد قوبولیشی کرد و دنیا شتێک نەچوو یعنی ئەمانە نابێ ئێمە بە ڕۆحێکی تەحەدا وەریگرین یان ئەم یان وێرانێکن یان یاریەکەم یان مەلعەبەکە تێگەیەم نابێ ئەو یاریە بکرێت بە مەسیری میلەتەکەمانەوە بۆ هیچ کەسێک نۆکو لە پارتی بێنێکێتی بێ نابێت کەس قبولێکە ئەبێ هەستی نەتەوایەتیەکە مەسلحەی میلەتەکەمان لەسەر و هەموو شتێکەوە بێت. سپاس دەکەم دکتۆر کاک دکتۆر حیلمی سەبارەت بەوەی ئەگەر یەکێتی دکتۆر بەرهەم بکێشێتەوە زیانی لێ دەکات؟ هەر لەو قسەی دکتۆرەوە دەست پێەکەم هەرگیز نابێت کەس یاری بە مقدراتی گەلی کوردەوە بکات. مابەسەت چییە؟ ئەوەی کە ئەڵێت نابێت هەردوو حزبەکە ئەمە مەسلەی پۆستەکان زۆر گەورەترە لە شەخص ئەوەی کە دکتۆر ئاماژەی پێدەکرد منیش بە هەمان شێوە دەڵێم هیچ کەسێک نابێت بەڵام ئایا چێ یاری پێوە کردووە دەبۆمان دیاری کە خەتێکیش لە نە ئەخرەزانم باسی لە چەند شتێک کرد لە زیانەکانی باسی دەکەین بەڵام سەرچاوەی کێشەکان لەگەڵ حکوومەتی ناوەندە ئابووری سربەخۆ و نەوت فرۆشتن بە تورکیایە کە ئێستاش بەتەمان غازەکەی بدەنێ یان دکتۆر بەرەم ساڵح و یەکێتی دروستی کردووە چەند ساڵە ئەمە چێ دروستی کردووە بە نەفەسی ئەو وەکو چاودێرێک سەیرەکەین ئایا کاک بەرهەم کە ڕاپەڕینەکانی تشرین کرا چێ بوو بەرگری لێکردن و چووە ناویان و یاسای هەڵبژاردننی دەستکاری کرد و ئەندازیاری ئەوە بوو کە یاسای هەڵبژاردن بەم شێوەیە بێ و داوای یەکەم کەس بوو کە لە لوتکەی دەسەڵاتەوە داوای هەڵبژاردننی پێشوەختی کرد ئەگەر لە پۆستەکەی بترسایە ئەو کاتە داوای نەدەکرد ئەبواە بۆ ماوەی 4 ساڵەکە بۆ خۆی بمایەتەوە لەوێ یان کەسێکێ لە ئەو پەڕی دەسەڵاتە بێ بەرگری لە جەماوەری ڕاپەڕەوی بەغدا و هەم کوردستانی بەرگریەکە ڕەتکردنەوەی ئەو کاندیدانێش بوو کە بۆ حکوومەتی کاتی پێشکەش دەکرا کە ئەو کاتە مەترسیی زۆر گەورە کەوتە زەر ژیانی خۆی و هەڕەشەی لێکرا و لە چەند لایەنێکیشەوە هەموو ڕاگەیاندنەکانیش دەیانزانی لە هەتاکو نەبووە بەرژەوەندی خەڵک و خەڵک لەسەر ڕازی نەبوو ئەو کاندیدانی کە ئەحزاب پێشکەشیانە کرد زۆر بە جەراعەتەوە زۆر بە لێوەشاوی لێ هاتووی خۆی وتوانی ئەوانە ڕەت کاتەوە هەتاکو ئەو کاتێک کە تەکلیفی مستەفا کازمی کرد بۆ پێکهێنانی کابینە بۆیە ئێمە دەڵێن وەکو لەگەڵ قسەکەی دکتۆرم ئەو کاتە کێشە لەگەڵ هەرێمی کوردستاندا سەری هەڵدا کە ئابووری هەرێمی کوردستان و کە 92 گەیشتە 95 دۆلار و کە خەڵکی کوردستان لە ماوەی ئابووری سربەخۆی کوردستانە کەس نەیتوانیەوە بەرمیلێنەوە دۆربگری ئەوانە هەمووی بەرەم ساڵح بوون یعنی ئەگەر بێت و ئەو کابرایی کە دەینێرن ئەوێ باسی بێلایەنی کرد حزبەکانی کوردستان و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان لە هیچ مەدرسەیەکە لە هەولێر لە دهۆک کە لە ژێر دەسەڵاتی ئەوایە و کەرکووکیش لە هەندێک شوێنە لە چی شوێنێک مدیری مەکتەبێکی بێلایەنی داناوە هەتوا بڵێ من سەرۆک کۆمارێکی بێلایەن دانم و سەرۆک کۆمارێک بۆیە ئەم قسانە بۆ ڕاگەیاندن زۆر خۆشە و بیکەیت و وەکو مەسەلەی کوردایەتێکە وایە هەر کاسێک کە وەک ریفراندۆماتە پێشەوە بڵێ ئێمە عێراق تەلاق دەین کە هاتە سەر پۆستی ئەو ڕۆژەی ریفراندۆمی سڕکرێک کاک فازڵ میرانی کە ئەڵێ دکتۆر بەرهەمچی بۆ کورد کردووە بێتە سەر شاشەکە و بڵێ ئێمە ئیفتیخار بە عێراقی بوونی خۆمانەواکەین ئێمە ئەگەر هەموو سەرچاوی ئەم کێشانەی کە خەڵکی کوردستانی گردوتەوە لە ماوەی ئەم 30 ساڵەدا جگە لە 2 ساڵ نەبێ 2009 بۆ 2011 کەسێتی بەرهەم ساڵح لی بەرپرسیارە تەسەور ناکەم یەکێتی ئاوی لێ بخواتەوە و بەدلیشی بکات و کەسێک تر لە جێگەی دابنێ لەبەرەوەی بەرەم ساڵح مای مەینەتی نییە مای ئاوەدانیە دەربارەی زیانەکانی بۆ یەکێتی نیشتمانی کوردستان هەیە با دواتر بێکرێمەوە لای بەڕێزی بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕێنەوە وڵات تۆپ ئارت تا
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک دکتۆر سامان بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە کۆمباسی کۆمەڵێک بژاردەت کرد بە بۆچوونی بەڕێز ئێستا بژاردە باشەکە بۆ یەکێتی کامەیە، چکە ڕەنگە بڵێن ئەگەر دکتۆر بەرهەم بکێشێتەوە لەسەر ناوخۆی حیزبەکەەوە ڕەنگە لە جەماوەری بڵێن چۆتە ژێر فشاری پارتیەوە، یاخود ئەمە بژاردە باشەکەی بە بۆچوونی بەڕێزت ئەگەر ئەمە بکرێ و لەسەر کاندیدێکی هاوبەش ڕێک بکەون؟ طبعا حەزەکەم پێشەوەی وەڵامی ئەوە بەمەوە با دکتۆر هەندێک قسەی کرد کە وتی مەسلەی کوردایەتی خۆشە بۆ ئەعلام. قوربان لای من خۆش نییە. ئەعلام هیچ مهم نییە بەقەدەر ئەوەی بە هەستی کوردایەتەکە ڕاستی بێت. من هەوڵ نادەم قسەی ئەعلامی بکەم. من کابرایەکم کابرایەکی نەتەوەییم هەوڵەیەم بۆ خزمەتی میلەتەکەم. لای من مهم نییە بەسی جەنابەت نەبوو ئەگەر ڕاستەکەی بێلایەنیش لە هەمان شێوە لە زۆنی سەوزی شاهانە هەمان شێوە کراوە کە تۆ جا ناکەنەوە بەغا لەگەڵ هەرێمی کوردستانە. لە هەرێمی کوردستانە ئێوە شەریکین 50-50 لە زۆرشتا. بەڕێز طبعاً یەکێتی نیشتیمانی هێزیەکە بە قووەتە شەهیدی یاوە لە بەرەم خاکە پیرۆزە پێگە و سەنگی خۆی هەیە و هەموو ڕێزی ئەبێ لێجی برێت. بەڵام ئەوە نییە کە تۆ بڵێ ئەم لە ئەوە کات و ئێمەیتیانین، ئەوان مەسئولن لەوانە ئێمەیتیانین. نە هەموو شەریکن تیا دوو حیزبە سەرێکەکە مەسئولن لەسەر شکست و سەرکەوتنەکانی هەرێمی کوردستان. ئەوە بەلایەک بەنسبەت بەغاوە هیوادارم ئەندامەکانی پەرلەمانتان ئەوانەی کە لە حکوومەتە ئەم کێشانە بە گفتوگۆ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە و حیزبەکانی کە شەریکن چارەسەری بکرێتنەوەکو ئەمە بکرێت بە شێوەیەک ببرێتە بەغا وەج لە پیسەکانی خۆمان لە بەغا هەڵواسین. من حەزەکەم کورد یەکدەنگ بێ لە بەغا بۆ ئەوەی ئەم هەرێمە کە چەترێکە بۆ هەموو خەڵکی کوردستان نەوەکو هەر باشوور بۆ باکوور و ڕۆژئاوە و ڕۆژهەڵاتیش ئەم چەترە ئەبێ بپارێزرێت و مافی دەستی پارتی و یەکێتیە کە ئەبێ بیپارێزێت. باشە دکتۆر بژاردەکە ئەوەی کە دکتۆر بەرهەم کشێتەوە جوابی سوالەکە و بەمەوە ئەوەی کە دکتۆر بەرهەم کشێتەوە. من دکتۆر بەرهەم برادەرمە کاگوشیا برادەرمە حەز ناکەم کەسیان بکشێنەوە، بەڵام بە دیموکراسیت ئەگەر ڕێبکەون بچنە منافەسەوە. بەڵام من قەزدم ئەوەیە با بچنە منافەسەوە چێ بردیەوە پیرۆزبایی لەکەم لێرەوە. بەڵام ئەوەی کە دۆڕە ئەگەرێکێتی بیان پارتی بێ نابێ ڕەنگی باتەوە لەکسەر کوردستان. من ئەوەیە داواکارەکەم ئەوەیە.
اینجا ئەگەر ئەم دوو حیزبە ئەگەر هەردووکیان کشێنەوە لەبەر مەسلحەتی و دکتۆر بەرهەم مەسلحەتی میلەتەکەی بخاتە سەر مەسلحەتی خۆی و هەروەها کاگوشیار و بکشێنەوە هەردووکیان براون لێرە ئەو حیزبەی کە ئەکشێتەوە لەسەر ئەوەی کە سەرۆکایەتی بیا بە حیزبەکەی کە ئەو حیزبەی کە کشاوەتەوە براوەیە چونکە مافی خەڵکی کوردستانی خستۆتە سەر هەموو مافەکانی خۆشی و حیزبەکەشی تێگەی بەڵام من لێرە ئەوە نییە بڵێم سەنگی یەکێتی یان پارتی لەسەر یەکێتیان نەخێر هەردووکیان شەریکن هەردووکیان خوێنیان ناوە و بێ ڕێز لە هەردوو لابگیرێت نابێت کەس پەراوێز بکرێت و هەردووکیان شەریکن لە هەرێمی کوردستانە و هیوادارم هەردووکیان لە بەغا بە هەمان نەفەس هەوڵ بدەن لەگەڵ حیزبەکانی تریشە ئیسلامیەکان و ئەوانی تریشە پێکەوە کار بکەن لە بەغا لە ناو پەرلەمانی عێراقا لە ناو حکوومەتی عێراقا بۆ ئەوەی مافەکانی خەڵکی کوردستان پەسەند بکەن دەوێت. باشە بەس بە کورتی دەگەرم وڵات ئێستا پێ دوایە بۆ سەرۆک کۆماری هەم هۆشار زێباری هەم دکتۆر بەرهەم ئێستا چانسیان نەماوە خۆریان ئاوە بووە بە قسەی بە پێشبینی بەڕێزت بێ لەم گۆڕانکاریانە ئێستا بە کورتی بێ سوپاس دەکەم دەگەرم وڵات. بەڵێ هەردووکیان یعنی چەندسەکانیان کاڵتر بۆتەوە مناڵم نیان ماوە بەڵام کاڵتر بۆتەوە وە خۆشتان نەزانێ و تەحالوفەی کە هەیەی پارتی لەگەڵ ئەوانە بە قووەتە بەڵام چەندسی ئەم دوانە کاڵتر بۆتەوە بەڵام ئینتیزاری ژەکەنێت تاکن ڕۆژی یەکشەمە یان یەکێتی بەڵام و ناوەش دەرەچێ ناوی خەڵک راوەتە ناو سۆشیال میدیاوە بەڵام ئەو کەسەی کە بەڕاستی ئیتیفاقی لەسەر کراوە یان ئەکرێت دەرئەکەوێت و ئەوە نییە کە ئەم دوو کەسە کشانەوە کەسێ بردوێتەوە بەعکسەوە هەردوو لە براون لەبەر ئەوەی مەسلحەتی میلەتەکان سەر مەسلحەتی خۆیان و پیرۆزبایی و دەستخۆشیان لێکەم. سوپاس دەکەم دیارە دکتۆر بڕاندوێتیەوە دەڵی پیرۆزباییشان لێ دەکەم بەهەر دکتۆر گەرم وڵای بەڕێز سەبارەت بە زیانەکان هیچ زیانێکی بۆی کێتی یاخود ئاسایی ئەگەر لەسەر داواکاری پارتی ئەمە بکات بۆ مەکاندەکەی بگۆڕێ بەس بەیەک لە حەزە من داوای لێبوردن لە کاکتۆر سامانەکەمەکە بە خۆی تێگەیشت من مەبەستم ئەو نەبووکامیان ئەوەی کە باسی هەست بوونی کوردایەتی وانە نامن مەوسە دکتۆر نەبوو بەبەستم کاک دکتۆر نەبوو بە هیچ شێوەیەک لەبەر ئەوەی من بۆ مەسەلەی تۆمەت باشینەوە ئەمانە و لە هیچ ڕاگەیاندنێکی بەڕێزەوە بە تایبەتی پەیامی ئازیز قەت ئامادە نیم یعنی ئەوەی کە بەرامبەر و گفتوگۆیەکی زۆر نەرم و نیان و هەردوو لامان لە وجهە نەزەری خۆمانەوە سەیرەکەین دیارە کاک دکتۆر کۆمەڵی معلوماتی لای من و معلوماتانم لا نییە بەڵام مەبەستم کوردایەتەکە کاک دکتۆر سامان نەبوو ئەو لایەنە بوو کە بانگەشەی پێواکە هەر کاتێک کە حەزی پێی بێ دەربارەی زیانەکانی یەکێتی دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆی وتی من شەڕی ئیرادە دەکەم ئیرادەیەک کە حزبێکی تر کە شەریکێتی بۆی نەبێ ڤیتۆی لەسەر هیچ کاندیدێکی هەبێت ئەو لاڵبژارن وتیانیان ئێستا هەموو کاتێک وایوتووە ئەڵێ گوایە بەڵام خۆمان نەزانین بۆکو چاودێرێک دەبینین پارتی لە زۆربەی شتەکانە بە تایبەتی کە دێتە سەر باسی دکتۆر بەرهەم ئەو کاندیدی بۆ دیاری دەکات و ئەمەش زیانی بۆ مەبەستی هەیبەتی یەکێتی دەبێت بەڕاستی ئەگەر دکتۆر بەرهەم بکێشتنەوە ئەگەر دکتۆر بەرهەم بکێشنەوە لەو لە پێناو بەرژەوەندی گشتی گەلی کوردستانە بەڵام وەکو خۆیان ئەو کەسی کە دادەنرێ لە لای جەماوەری یەکێتی و پارتی جەماوەری خەڵکی کوردستان بە شێوەیەکی عام نەمەتێکی پارتیانە بۆ سەرۆکەوە دیارە ئەگەر یەکێتیش بێ بەڕاستی پێ هەیبەتی یەکێتی دەشکێ دەگەرەوە بکرێت مەبەست زانیشکانەکە چۆنەکە حەکیمیان مەبەست ئەوەیە کە کەسێک وەکو سربەخۆ نەیتوانێ و کاندیدی خۆی پێشکەشکە لە پێناو ئەوەی کە خەڵکی کوردستان تیانەچێ هەڵەسەیەکێ لەم کاندیدەی دەکشێنێتەوە بۆ ئەوەی کە ڕیزەکانی گەلی کوردستان یەگرتو بێ بەڵام تۆ بەشکانی ناودە بشکانی هەیبەت ئەگەر ئەمە ڕووبدات بڵین ئەگەر ئەمە ڕووبدات ئەو قسەی کەیچێتی کردو پێچوانی قسەکەی خۆیەتی بۆیە ئەو کاتە وەکو ئەو وعدەی کە بە هەر سەرکردەیەکی خۆدای خۆیمە ئەمە ئەیزانین لەگەڵ ڕێزم بۆ میوانەکەمان هەر کاتێک کە پارتی مەبەستی لە شتێک بێت ڕاوێژکارەکانی خۆی دێنێتە سەر تەلەڤیزیۆن و زۆر بە شێوەیەکی نامەنتەقیانە یان بە شێوەیەکی میدیایانەدا دەبەزنە سەر کەسایەتی دکتۆر بەرهەم و هەر کەسایەتی یەکێتی و هەر کەسایەتی ئیسلامی کە خۆیان بیانەوێ کە بیانەوێ لێیدەن بەڵام ئەم شتە لەلایەنەکانی تر و بەرامبەر ئەوان دایمە ڕێزیان گیراوە دایمە احترامیان گیراوە دایمە لەلایەن دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبەکانی تریشەوە ئەحترامیان گیراوە دکتۆر بەرهەم خۆی قبوڵ دەکات
وەکو خوێندنەوەیەک ینی ئەگەر بۆ نمونە لەسەر داواکاری پارتی بۆ نمونەیەکێتی ئەمە بکات خۆی قبوڵی دەکە کاردەنەوەی نابێت. کاک دکتۆر بەرهەم بە زانیاری پێت بڵێم یەکێتی سەرپشک کردووە لەو شتەیە. ئەمە زانیاریە و یەکێتی سەرپشک کردووە لەوەی کە کاک بەرهەم نەبێتە مای تێکسوون بۆ خەڵکی کوردستان. ئەگەر بزانێ خەڵکی کوردستان بە بۆنەی کاک بەرهەمەوە زیان دەکات کاک بەرهەم ئامادەیە. ینی یەکێتی چۆن دیفاعی لێکاوە کەی بخۆیەتی، بەڵام ئەوە نییە کاک بەرهەم بەبێ قسەی یەکێتی یان قسەی هەواڵەکانی یان قسەی خەڵکی یەکێتی و دەستگاکانی ڕێگەیانی یەکێتی بچێتە ناو چێبڕکێیەکەوە کە لە کۆتاییدا بزانێت زیانی بۆ خەڵک دەبێت. بەڵام یەکێتی ئەگەر هەر کاندیدێکی دیکە دابنە، هەر کاندیدێکی بەڕێزی دابنە، ئەو خیبرەی کاک بەرهەم لە ماوەی 3-4 ساڵ کۆی کردوێتەوە و دەوێت لە ویلایەتی دووەمدا بۆ خزمەتکردنی هەم خەڵکی عێراق و هەم خەڵکی کوردستان بەکاری بێنێتەوە، ئەوە کاتێکی زۆری دەبێت لەبەر ئەوەی ئەو دەست و پەنجەی نەرم کردووە لەگەڵ ململانیەکان و دامەزراندنی پەیوەندیەکان و دامەزراندنی ئەو ڕایاڵانەی کە عێراقی سە لەگەڵ بوعدە عەرەبی و بوعدە ئەمریکی و ڕۆژ ئاوایەکان هەیەی بەڕاستی لە زۆر لایەنەوە بە زیانی یەکێتی وەکو خودی حەزب تەواو دەبێت و بە زیانی سەرکردایەتەکەیشی تەواو دەبێت. مەوەسەد یەکێتی نوێیە، ینی زیانە بۆ ئەگەر ئەمە ڕووبدات. یەکێتی نوێ و توێتی ئێمە شەڕی ئیرادە دەکەین و یەکێک لە ئیرادەکانی با پێت بڵێم کەسێک لەوانەیە لە قسەکانی من وا بیخوێنێتەوە کە هەموو خەڵکی یەکێتی لەبەر خاتری کاک بەرهەم دیفاع دەکات، نەخێوانیە. بەڵام کاک بەرهەم لەم بینەیە بووە حجەتێک و لە هەمان کاتدا بووە ڕەمزێک بۆ بەرەنگاربوونەوەی خۆسەپێنی. ئەجی ناخۆ کاک بەرهەم لە ساڵ 4 ساڵی حکومڕانیەکەی تەواو نەکرد، ئەو کاتی لە 2009 بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لەو ماوەی سەرۆکۆماری زۆر نەرم بۆ لەگەڵ پارتی، ینی بۆچی پارتیەوە مامەڵەکە کاک بەرهەم بۆ خۆی ئینسانەی بادینانیش قسەیەکی نەبوو کە بەشێک لە کاندنیا و پەیمانی نیشتمانی پێشتر دادگای کران و ئەوانە ئەی پارتی بۆ ئەوە مامەڵەکە بوون. کاک بەرهەم سەرۆکی کۆمارە، کاک بەرهەم چوونی بۆ هەولێر وەکو سەرۆکی کۆمار و دایمە وەکو فاعیلێکی خێر هەڵدەسوڕێ لە نێو جومگەکانی لە نێو ئەو یاریانەی کە لە هەرێمی کوردستان و لە نێوی عێراقیشدا ڕۆدات. ئێمە دەزانین لەلایەن ڕۆژنامە نووسەنیارەکانی و لەلایەن زۆر کەسەوە ئەوەی کە ئاسانە قسەی پێ بوترێ کاک بەرهەم ساڵحە لەبەر چی؟ لەبەر خۆی کۆمەڵێک شت باوەڕی بە کۆمەڵی پرەنسیپ هەیە و لەو پرەنسیبانە لای نەداوە. تەنانەت قسەی زۆر ناشرین لە میدیاکانی سێبەرە و بەرامبەرێکرێ توهمەی بۆ کرێ، ئەم چەند ڕۆژە توهمەی سەیر و سەمەرەیاندایە پاڵی. بەڵام کاک بەرهەم ڕۆژە لە ڕۆژان کە ئەو خاوەن نەمیدیای زەبەلاحە و نەخاوەن نەمیلیشیایە نەخاوەن چەکدارە، کەسێکی تەکنۆکرات، کەسێکی لێهاتوو، کەسێکی دەوڵەتمەدار لە ناو یەکێتیە هەڵدەسوڕێ و لە مەنتیقەی زۆنی سەوزداکەیسە سەرۆکی کۆمارە هەڵسوڕاوە ڕۆژ لە ڕۆژان مای خوێن ڕشتن نەبووە هەتاکو ئەو دەقێ. دەکرێن وڵات دکتۆر سامان بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بە بڵین هاوپەیمانە سێقۆڵێکە بازەوەکێک کە هیچی تێیان نیە بۆ خەڵکی کوردستان لە مادەی 140 لە مەسەلەی نەوت و دەستورە ئەوەی کە تا ئێستا بڵاو نەکراوەتەوە شتێکی تێدایە بەسەبار بە سەدرەکانیش دەڵێن تێڕوانی خراپیانێ پێشتر سەدر دەیگوت پێشمەرگە میلیشیایە و باوەڕیان بە فیدراڵیەت نییە، باوەڕیان بە حکوومەتێکی مرکزیە، بەس بڵین پارتیە ست چووە ڕێکەوتین لەگەڵ کردن. ڕەنگە گەر کەسێک ئێستا بە پێشمەرگە بڵێ میلیشیا ئەوان هەڵای لەسەر دروستکان بڵین. طبعا منیش جۆم لەو قسانە بووە، ڕاستە ئەو قسانەی کردووە، بەڵام ئەو قسانە کراوە پێشەوەی ئەم تەحالوفە بکات و من دیفاع لە کەس ناکەم لێرە. ئێمە ئەبێ هەموو ئەگەرەکان بخەینە بەر چاومان، ئەو قسانەی کە کردوێتی ئەبێ زۆر بە حەزەرەوە وەریگرین، چونکە ئەو ئەگەر بێوێم حکوومەتێکی مرکزی بۆ خۆی دروستکە و فدراڵێ دڵغاکە ئەوە دەستور حکومیە لەوە و ناتوانێت ئەو مەگەر ئەبێ ئینقلابی بکات لەسەر دەستور و دەستور لابات بۆ ئەوەی بتوانێت ئەو شێوەی کە خۆی لە حکومڕانی بیبا بەڕێگاوە. طبعا ئێمە هیوادارین کە بە تەحالوف و هیواداریش من یەکێتیش لەگەڵیان نابێنەوە کۆر پارتی یەکێتیش بچێتە ناو تەحالوفەوە دوای ئەوەی ئەو ڕێکەوتنەی کە ئینشاءالله ئەبێت لە بینیانە هەردووکیانە و چێش ڕئیس وزەرا دکتۆر بەرهەم بێ یان کاگوشیار بێنە کەسێ بێ وەکو وتم مهم نییە بەقەدەر ئەوەی لای من مهمە ئەو کەسە ئەگەر دکتۆر بەرهەم بێت. طبعا دکتۆر بەرهەمیش خۆ کابرایەکی سیاسی دیبلۆماسیە سیاسەتی دەرەوەی زۆر باش بر بەڕێگاوە، بەڵام
ئەوەی کە گلەیی لەسەرەیە نۆ کۆری من خەڵکی عێراقیش هەیەی لەسەری کە ئەبواە ناڵم ئیشی نەکردووە ئیشی بەقوەتر و زەختی زیاتر بکردە لە هەندێ مەسائلە ئەوەیە سوالەکە لێرە نۆکو خۆی توانای نەبێ بەڵا ئەوش توانای هەیە کاگوشاریش توانای هەیە حەساڵە وەزیری خارجیە بووە یعنی دەورێکیان بینیەوە لە بیدایەتی عێراقەوە تاکون ئێستا ئەم دوانە دەوری بە قووەتیان هەبووە لە عێراقا و ئەو شخصی کە لە باتی ئەم دوانەجێ ئەوەی شەردەوری هەبووە لە عێراقا بەڵام هیوادارین ئەو کێشانەی کە من باسیشم کرد و جەنابیشی ئاماژەی پێی کە مادەی سەوچ لە قانونی غازە مەسلەی پێشمەرگەیە مەسلەی بوجەیە ئەمانە هەموو گفتوگۆی لەسەر کرابێت و وەکو وتم ڕاستە لەوانەیە ئەعلان نەکرابێت بەڵام هیوادارم لەگەڵ یەکێتیە قسە بکرێت و ئەو تەحالوفەی کە کراوە ئامانجەکانی بە خەڵکیش نەڵڕێ ئەبێ بە حەلیفەکەی خۆی کە یەکێتیە بڵێت بۆی ئەوانیش دڵنیابن لەو داواکارانیان ئەو ئتیفاقەیە کە کراوە و ئەوش ببێ سێ حەلیفن ببێت بە چوارچێوە لە باتی سیان ببن بە چوار لەوانەشە قسمێک لە ئیطاری تەنسیقیش چوارچەوەی هەمانگی جابێتەوە لەوێ ئەبن بە پێنج قۆڵی و حکوومەتێکی زۆرینە دروست کرێت کە بە بەرژەوەندی خەڵکی کوردستانیش باش بێت باشە پێ دوایە تکەی چەند ڕۆژتر ئەو گرێ کوێرە دەکرێتەوەی سەر و کۆما کە بێ بە دەواازێکیش بۆ بڵێن دانیشتنی پەرلەمان ڕاستپاردنی کاندیدی سەرۆکوەزیران بە کورتی بێ سوپاس دەکەم من بە قەناعەتی من ئەگەر یەکشەمە مۆزوع حەل بێت یعنی تاکون یەکشەمە بۆ ئەوەی ئەو بربژێرە ئەگەر لە لیستەکانە بێت ئەوراقەکەی تەقدیمکەن ئەم دوانش ئەگەر بکشێنەوە ئەگەر ڕێکەوتنەکە گەشتن ئەوەی کە هەردووکیانە بێ بکشێنەوە و محکەمەی اتحادیش طبعاً ئەگەر بە بەراعەتی ئەو کاگوشیار بڵێ هیچی لەسەر نییە بەوەشکایەوە تەواتە هەردووکیان وەکو یەکە بن ئەو ساکە کاگوشارە توانێت بڵێ من ئەوە تا ئیسپاتم کرد بۆتان کە من قەزایی سیاسیم لەسرە نەوەکو گەندەڵی ئەوە محکەمەی اتحادیش منی تەبریە کرد بەڵام ئەگەر وانە بێت کاندیدیکایان هەیە و ئەچنە پێشەوە بەڵام ئەگەر ئەوە ڕێککەوت نەبوو لەوانەیە ڕۆژی دووشەممە دانیشتنیە بکرێت و دەنگ لە سەرسەرۆکی کۆمار بدرێت بە شەرتێکیش لەم دووسێ ڕۆژە قسمێک لە تەحالوفی طبعا ئەگەر یەکێتی و پارتی ڕێکەوتن ئەو ساکە هەردووکیان نەچنە ناو دەنگانەوە ساکە ئیطاری چوارچەوەی هەماهەنگیش بەشێکیان نەچێت تەحالوفەوە لەگەڵ سەدرا بۆ ئەوەی حکوومەت پێک بێنن چکە دوای 30 ڕۆژ کە سەرۆکی کۆماری عێراق سۆنگی خوارد دوای 30 ڕۆژ ئەبێ حکوومەت تشکیل بکرێت و ناوی حکوومەتی سەرۆکی حکوومەت ئەعلان کرێت و حکوومەت تشکیل دەکرێت. سوپاس دەکەم کاکتۆر کاتم زۆر کەم ماوە بەس پێ دوایە مەشەدەکە لە کۆداییدا چی بەسەر یەکشەممەش دادگای فیدراڵی پێ دوایە بڕیارێکی چۆن دەدات لەبارەی وشەر زێباری دادگای فیدراڵی بڕیار طبعاً ئێستا بە پێی ئەو لێکۆڵینانەی کە مەسەڵەن دادگای فیدراڵی کە کاگوشاری ڕاگرتووە محکەمەی کەرخ دەبێ کاگوشار لە بەردەم محکەمەی کەرخە ئامادە بێ وەکو بەهەدەردانی سامانی گشتی وەکو تۆمەتبارێک دەبێ ئامادە بێ لە بەردەم محکەمەی کەرخە دەبێ ئامادەبوونی هەبێ دیارە ئەوش بە یەک ڕۆژ و دوو ڕۆژ و چەند مانجێک ئەو هینە نابڕێتەوە ئەگەر بێت و دادگای فیدراڵی خۆی لێکۆڵینەوە بکاو لە ڕۆژی یەکشەمەدا بەراەتی کاک هیشار زێباری بسەلمێنێت پیرۆزی بێت سەر کۆمارەکە چی بەسەرێ بۆ چوونی بەڕێ زۆر بە کورتی بۆ سەر کۆمارەکە ئەگەر بێت و کاک هوشیار کاندید بێت مەسەلەن ئەگەر بەڕێز کاک مەسعود بەرزانی ئەو نەکشێنێتەوە پێم وایە یەکێتیش کاک دکتۆر بەرهەم ناکشێنێتەوە و هەردووچیان دەستنە ژوورەوە ئەگەر هەردوو کاک وشار و کاک بەرهەمیش بەشدار بوون لە هەڵبژاردنەکەی ڕۆژی دووشەمەی وە کاک دکتۆر سامان ئاماژەی پێکرد کاک بەرهەمی باتەوە. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەرزان دکتۆر حلمی ڕەسوڵ مامۆستای زانکۆ هەروە دکتۆر سامان شاڵی چاودێری سیاسی سوپاس بۆ بینێرایی ڕێ سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.